زۆر بشوبة واليابة ولا تشاب والقرية وبيشتوا برو بوسطة ولا راس والقرية روبي على بوت كدني على وبيشتوا برو بوسطة وەرە منە مامۆستا. كردم ورم بيت لسه بأس شو نعم باش بوسطة دستان خوش بێت ولا تشاب والقرية وبيشتوا برو بوسطة والقرية شوبة ئەمڕۆ ڕۆژێکی گرنگە ڕۆژێکی پیرۆزە کە دوو یادەوەری گرنگی تیا کۆبۆتەوە یەکەمیان ڕۆژی هەڵکردنی ئاڵای کوردستان کە بۆ یەکەم جار سەروەرمان قازی محەممەد لە کۆماری کوردستان لە مەهاباد هەڵی کرد لەم ڕۆژەیە و دووهەمیان ڕۆژی دایکە کە پەرلەمانی کوردستان بڕیاری لێداوە لە هەرێمی کوردستانە ئەم دوو یادەوەری هەردووکیان تەواوکاری یەکترین خۆشەویستی ئینسان لەگەڵ یەکوە خۆشەویستی خەڵک لەگەڵ خاک زیندوو ئەکاتەوە بیرمانە خاتەوە کە ئەبێ هەڵسەنگاندن بۆ ڕابردوومان بکەین و پارێزەری هەموو ئەو قوربانیدان و بەخشش و دەستکەوتانە بین کە سەروەرەکانمان شەهیدەکانمان کە سوکاری ئەنفالەکانمان نەهامەتی و خەڵکی ئەم وڵاتە بە عارەقی ناوچەوان و بە خەبات و بە جەستە و سەر و ماڵیان کردویانە بەرنامەدا بنین لە ئیستایە بۆی بتوانین ئایندەیەکی باشتر و ڕۆشنتر بە هەمومان بینا بکەین. ئەمڕۆ ئێمە وەک یەکەی چالاکی هوەری قوتابخانەی خوێندنگاکانی ڕۆژئاوای سلێمانی لە دواناوەندی ڕشتی عەلی شەریف مەراسیمی هەڵکردنی ئاڵا کە ئەمڕۆ حەڤەی مانگە هەڵکردنی ئاڵای بەرز و پیرۆزی کوردستانە بێگومان بە سەرپەرشتی بەڕێوەبەرێتی پەروەردەی ڕۆژئاوای سلێمانی و هەردوو یەکەی چالاکی هوەری و چالاکی وەرزشی و قوتابیان و خوێندکارانی ناو ئامادەی ڕشتی عەلی شەریف و بەڕێوەبەر و مامۆستاکانیان ئەم مەراسیمەمان ئامادە کردووە. بێگومان ئەمڕۆ کۆمەڵێک کار و چالاکی هوەری هەر لە حەوشەوەکە ئاڵای بەرزی پیرۆزی کوردستان هەڵ ئەکەین دواتریش لە ناو هۆڵەکەدا کۆمەڵێک گۆرانی و مۆسیقا و شتی جوان کە پەیوەستە بە ڕۆژی ئاڵا و شانۆگەریە کە چۆن هێزەکانی پێشمەرگە سەرەکەون بەسەر داعشدا و ئاڵای بەرزی پیرۆزی کوردستان جارێکی کە تەسلیم بە کوردستان ئەکەنەوە و لە بەرزیە ئەیشەکێننەوە کۆمەڵێک کار و چالاکی زۆر لەم شێوازەمان هەیە. ئەمڕۆ لە تەواوی ناوەندەکانی خوێندنی شاکە ئاگادارمان کردوونەتەوە. ئەمڕۆ لە دەرسی یەکەمە چه بەیانیان و دەوامی دوانی وەڕوان ئاڵای پیرۆزی کوردستان هەڵکەن و بەڕێوەبەر کۆمەڵێ وتار و کە پەیوەندی بە ئاڵاوە هەبێت و کۆمەڵێک کار و چالاکی هوەری ئەنجام بن لە ناو ناوەندەکانی خوێندنە.
خۆمان دروستمان کردووە. زۆر زۆر سپاسمانە. سڵاو لێبێ. زۆر ئێمە وەکو بەڕێوەبەرێتی ڕۆشنبیری سلێمانی بەشی مناڵان لە ڕۆژی ئاڵایە هەستاوین بە ئەنجامدانی چەند چالاکیەک لەوانە ئێمە پێشانگای ئیشی دەستمان هەیە کە هەمووی لە فەرمانبەرەکانی خۆمان دروستیان کردووە ئەو بۆ فرۆشتنیشە لەگەڵ چەند گۆرانیەک کە بە هاوکاری لەگەڵ قوتابخانەی هەواری شاری نەڕەتی ئەم چالاکی ئێمە ئەمڕۆ تا سەعات 4 خایانێت پێشانگا کەشمان بۆ سبێنێش بەردەوامە بێت دەرگامان کراوێ بۆ هەموو کەسێک. نەخێر ئێمە هەموو ساڵێک چالاکیمان هەیە و کارمان بەس لەسەر ڕۆشنبیری مناڵانە بۆ نمونە ئەم هاوینە کە لە عوتڵەی نیوەی ساڵا ئێمە توانیمان چەند دەورەیەک بکەینەوە بۆ زمانی ئینگلیزی بۆ مۆسیقا بۆ چەنەها لە بواری تراوەکو درومان و خۆشنووسی و شێوەکاری بۆ هەموو مناڵانیشە هەر کەسێک بێت یعنی تەحدید نەکراوە بۆ چێ و چێ نییە بۆ هەموو چواردە وروبەر و ئەم گەڕەکە زۆر سوودیان لەو دەورانە بینیوە.